الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على سيدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. إيمان داران مسلمانان، السلام عليكم ورحمة الله وبركاته. دیارە هەر گەلێک و هەر میلەت و هەر کۆمەڵگا و شوێنێک کە فاحیشە و زینا و بەد ئەخلاقی تایە بڵاو ببێتەوە، ئیتر یەقینتان بێ ئەو وڵاتە، ئەو شار و دێ و کۆمەڵگا بەرەو وێرانە و بەرەو خراپە ئەڕوات. خوای تەبارەک وتەعالا مفسیدین و بەد ئەخلاقانی خۆش ناوێ. إن الله لا يحب المفسدين. ئازیزان و خۆشەویستان، خوای گەورە لە قورئانە فەرمێت: إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة والله يعلم وأنتم لا تعلمون. خوای متعالە فەرمێت ئەوانەی بەڕاستی پێیان خۆشە لە ناو مسلمانان و ئیماندارانە فاحیشە بڵاو بێتەوە و تەرویج بە فاحیشە بن. فاحیشە مەبەست پێی زینا و بوهتان و ئەخلاقی ناشرین و قسەی ناشرینە. ئەوانەی کە پێیان خۆشە لە ناو مسلمانان و ئیمانداران و کۆمەڵگەی ئیسلامیە، کۆمەڵگەیەکی پڕ لە ئەخلاق و ڕەوشت و ئیمان و دینە، ئەوانە کە پێیان خۆشە لەو کۆمەڵگا پڕ لە ئیمان و ئەخلاقا فاحیشە و زینا و بەد ئەخلاقی بڵاو بێتەوە، یەقینیان ببێت، ئاگادار بن، خوای تەبارەک وتەعالا سزای زۆر توندی بۆ ئامادە کردوون، چ لە دنیا پێش قیامەت و لە قیامەتیشا و لە ئاخیرەتە سووک و ڕسوایانەکە. خوای تەبارەک وتەعالا خۆی عالمە و زانایە. والله يعلم وأنتم لا تعلمون. خوا ئەزانێ و ئێوە نازانن کە ئایندەی تاوانباران و فاسیدان و فاحیشەکاران و ئەوانەی تەرویج بە فاحیشە ئەدەن چەند خەتەرناک و ترسناکە. ئازیزان و خۆشەویستان، بەڕاستی ئەمە هەڕەشەی توندە لەوانەی کەوا بەس پێیان خۆش بێ کۆمەڵگایەکی ئیسلامی تووشی فاحیشە بێت، زینا تێیە بڵاو بێتەوە، مەشروب خواردن تێیە بڵاو بێتەوە، ژنان و کچانی مسلمان و پیاوانی مسلمان واز لە ڕەوشتی ئیسلامی بێنن، بەس ئەوەیان پێ خۆش بێ، بەس خۆشحاڵی خۆیان، یعنی کار نەکەن، بەس پێخۆش بوون، ئەمە سزاکەیەتی. جا قوڕ بەسەر ئەوانەی کەوا بانگەشەی بۆ ئەکەن، ئیعلامی بۆ ئەکەن، شوێنی بۆ دابینەکەن، هاوکاریانەکەن، باڕ و نادیویانەیان بۆ ئەکەنەوە، ئیستیرادیان نەکەن لە وڵاتانەوە یەنێ وڵاتی مسلمانانەوە، ئافرەتی جۆرا و جۆر، پیاوی جۆرا و جۆر، مەشروبی جۆرا و جۆر بینایان بۆ ئەکەنەوە، دەیانێنە وڵاتەوە بۆ تێکدانی کولتوری ئیسلامی، کولتوری کوردەواری، کوردوری ئەو میلەتە، ئەخلاقی ئەو میلەتە، تێکدانی ڕەوشت و ئەخلاقی ئەو میلەتە، و هەروەها لە ناوبردنی گەورەترین سەرمایەی میلەت کە گەنجانە ئیفسادیان ئەکەن و لە ناویان ئەبەن، غیرەت لە دڵ و قەلبیانە نەیاڵن، ئینتیمای دینی و قەومی لە دڵانە نەیاڵن، بەهۆی ئەو فاحیشەوە کە تەرویجی پێدەن. ئەمە بەڕاستی هەڕەشەی زۆر تونتریان لەسەر هەیە کە بەڕاستی بانگەشەکار و هەوڵدانن و هێناویانە لە جێیەک. ئەوانەی کە خۆشحاڵ بن ئەوە تاوانەکەی بێ، ئەبی ئەوانەی کەوا بەرپرسی ئەم وڵاتەن و مەسئولی ئەم وڵاتەن، مەسئولیت و ئەخلاقی خۆیانە دەستداوە، باڕ و فاحیشە و نادی ئەکەنەوە بۆ گەنجان و بۆ میلەتمان، ئەوە زۆر تاوانبار و خیانەتکارن. ئاینی پیرۆزی ئیسلام بەڕاستی ئازیزان و خۆشەویستان ئیش لەسەر 5 شت ئەکات کە پێدە کولیاتی خەمس یا ضروریاتی خەمس یا مەقاصدی خەمس. ئەو 5 مەقسەدە سەرەکیەی، ئەو 5 کولیەی کەوا ئیسلام
بە ضەروری ئەزانێ و ئیشی لەسەرەکە بۆ هەموو کۆمەڵگایەک کە ئەو کۆمەلگا خۆشبەخت بێت لە لووتکەی سەعادەتا بێ سەربەرز بێت ئەخلاقی پارێزراو بێ بەڕاستی ئەبێ ئەو پێنجتە پارێزراو بێتایە ئیسلام کار لەسەر پاراستنەوە پێنجتەیەکە بەڵام مولحید و بێدینەکان دژمنانی خوا و پێغەمبەری خوا و کولتور و زبانمان ئیش لەسەر ئەوەکەن کە ئەو پێنجە تێکدەن بەسەرێکە کە ئەزانن بەو پێنجە وڵات وێرانە بێ چونکە خۆشحاڵی وڵاتان پێخۆش نییە ئەویش بەڕاستی حفظ الدين حفظ الحياة وحفظ العقل وحفظ النسب وحفظ المال ئەم پێنجە پاراستنی دین کە بەڕاستی ئەبێ بەرپرسی وڵات گەورەی وڵات کار لەسەر ئەوە کا دینی میلەت پارێزراو بێ بەڵام لە وڵاتانی ئیسلامیە بە تێک ڕابەگشتیەوە ماسۆنێت و جوولەکە ئەوەندە دەسەڵاتی پیا کردووە بە هەموو عالەمە بەڕاستی دینی هەموو گەلانی تێکداوە بەسەرێکە بۆ ناوە میلەتی ئێمە زۆربەی دەسەڵاتدارەکان کار لەسەر ئەوەکەن کە بەڕاستی دینی ئیسلام بپوکێننەوە بەڵام دڵنیان ئەکەینەوە خوا خۆی پارێزەری دینی خۆیە خوا خۆی ئەم دینە پارێزێ بە هەزاران تاغوت وەکو ئەمانە بەڕاستی دینی ئیسلام لە ناچێت خوا خۆی ئەفەرمێ ئێمە قورئانمان ناردەتە خوارەوە و هەر خۆیشمان محافەزە ئەکەین شەر لەگەڵ خوا ناکرێ بەڕاستی چۆن دینی ئێمە لە ناوە بن ئەوە تا بە چای خۆتان نەبینن بە ناوی ئازادی ڕەها بۆ دینەوە سەیرەکەی تانە لە دینە دەن دژمنادی دینەکەن ئیلحادەکەن مەسەلە ئەیانەوێت دین و پرۆگرام و بەرنامەی دینەکانی تر زاڵکەن بەسەر دینی ئیسلامە ئەمە دینی گاورە ئەمە دینی جوولەکەیە ئەمە دینی یەزیدیە ئەمە دینی مەجووسیە ئەمە دینی نازانم بوزیەکانە ئەمە زەردەشتەکانە کە ئەڵەن کورد کاتی خۆی زەردەشت بووە قڕ بەسەر ئەو میلەتەی کەوا ئەو کەسەی کەوا خۆی بە کورد دەزانی ئەڵە کورد زەردەشتی بووە کورد خاوەنی غیرەت و ناموسی خۆیشی نەبوو لە لای ساسیانەکان ئیسلام غیرەتی پێدا خۆشەویستان بۆ معلوماتی بڕم مێژوو خوێندنەوە زەردەشتی دینی مەجووسە دینی کورد نییە ئەمە کار لەسەرەوەکەن کەوا بەڕاستی ئەم دینە لە ناو بەرن بەڵام بەڕاستی ویان ناچێتە سەر دووەم کاریان لەسەر ئەوەی کەوا جیاتەوەی حیفزی دین بکەن بەڵام ئەی فەوتێن ئەی پوکێننەوە دووەمیان ئەوەیە کەوا حیفزی حیات پاراستنی ژیانی خەڵکی لەسەر دەسەڵات پێویستە لەسەر میلەت پێویستە کە خۆی حیات و ژیانی خۆی پارێزێت بەڵام دەسەڵات لەم وڵاتانە کار لەسەر لە ناوبردنی میلەتانی خۆیەکە بە تایبەت وڵاتی کوردەواری خۆمان بەڕاستی ئەوەی کەوا نرخی نەما بێ ژیانە حیات و خوێنی ئینسانە لە نەتاج بۆ دەتاشن حکم دەدەن زیندانی دەکەن لە ناوت دەبن پلانن بۆ داهێنێن بەڕاستی ئەمە لە وڵاتی ئیسلامی هەمووی بەعام بەڵام لە وڵاتی کوردستانیشا بە تایبەتی هەموو لایەکمانە زانین بەڕاستی ئەم مەقاسیدی دووەمەیش نەماوە خەڵک بە تەمای ژیان و حیاتی خۆی نەماوە و هەروەها سێمیان عەقڵ کە بەڕاستی بێت دەسەڵات و میلەت کار لەسەرەوەکەن عەقڵیان بپارێزن بەڵام دەسەڵات کار لەسەرەوەیەکە کە خەڵک عەقڵی نەمێنێ شعوری نەمێنێ هەستی نەمێنێ چاکە و خراپەی خۆی لە یەک جا نەکاتەوە بەچی بەم هەموو باڕ و نادێ کردوێتەوە لە وڵاتی ئێمە ئەمە هەمووی بەرپرسەکانە فەقیر وەژان ناتوانێەوە بکە هەمووی دەسەڵاتدارەکانە دەوڵەمەندەکانە ئەوانەی کەوا مولحید و بێدینن بەڕاستی ئەم هەموو مەشروبە ئەم هەموو تلیاکە ئەم هەموو مادەی مخەدەراتە یعنی وڵاتی من و تۆوە بەس بۆ ئەوەی کەوا عەقڵمان لە دەست دەین عەقڵمان لای خۆمان نەبێ بیر لە حیات و ژیانی خۆمان نەکەینەوە بیر لە قازانجی خۆمان نەکەینەوە بە سیاسەتەوە مەشغوڵ نەبین بە سیاسەت درۆ دەلەسەی ئەوان ینی داوای مافی خۆمان نەکەین گەنجانمان عەقڵ لە دەست دەن کە گەورەترین سەرمای ئەم میلەتەیە ئەگەر سەیری تاریخەکەی ئەو گەنجانەی کە لە ئیسلامە لە تەمەنی 17-20 ساڵە کە چیان کردووە بۆ میلەتی خۆیان و گەلی خۆیان ئینسان سەری سوڕەمێنێ ئینسان تا تەمەنی 25 ساڵە لە هێشتا مڕایقە باڵغ نەبووە مەشغوڵی کردووە بە عارەق و بە تلیاک و بە کۆمەڵێ مادەی مخەدەراتەوە خۆشەویستان کەواتە ئەمەش کار لەسەرەوە کە عەقڵمان نەمێن لای خۆمان و هەروەها حیفزی نەسەب کە زینا بڵاو بوویەوە
کە فاحیشە بڵاو بوویەوە کە بەڕاستی گەنجان ژن نایەنن کە ژنیان نەیەنا نەسەب نامێنێ زبان نامێنێ کولتور نامێنێ ئەو هەموو فاحیشە و باڕ و نادیە کە لە کوردستانە هەیە ئەمە تەلەڤیزیۆنەکان لا کەمینەیەکی باس کردووە خۆشەویستان کەمینەیەکی باس کرد بە حساب کەڵێن سە دامان قستووە یاخوا درۆ ڕاست بێ دایان قست بێ بەس بە حەقی قورئان دایان نەقستووە هەمووی درۆ دەلەسەیە هەر بایەخی پێدەن گەنجان لەناو ئەبەن وڵات وێرانەکەن نەسەب ئەفەوتێنن میلەت ئەفەوتێنن خۆشەویستان گەنج ئەو هەموو فەسادەی بۆ فەراهم کرابێ چۆن بیر لە دینداری و لە عیبادەت و لە وڵات و پاراستنی نیشتیمان و کوردستانی شەکاتەوە هەر بیری لای شەهوەت و ئارەزوویەتی عەقڵی لەدەستداوە خۆشەویستان کەواتە پاراستنی نەسەبیش لەم وڵاتە کاری بۆ ئەکرێ کە تۆ زبانت نەمێنێ کولتورت نەمێنێ کوردایەتیت نەمێنێ نەسەبت نەمێنێ وەچەت نەمێنێ کە زینا زۆر و کەس ژن نایەنێت کە مناڵی زۆر بوو بەڕاستی ئیتر خاوەن نەسەب و خاوەن تیرە و خاوەن پێگە و عائیلە و خێزانی محتەرەم نامێنێ خۆشەویستان و هەروە حیفزی مال لەم وڵاتەکەی حیفزی مال هەیە کێ بەڕاستی ماڵی پارێزراوە کێ پارە و سامانی پارێزراوە ئەو قوتی میلەتەکەیت زیەی خوا سەرۆت و سامانی ئەرز و ئاسمانی دەرکردووە خواردوێتی ئەمەش بەڕاستی لەم وڵاتی من و توا کار لەسەر ئەمانە ئەکرێ کە ئیسلام ئەفەرمێ ئەمە کولیاتی خەمسە ضروریاتی خەمسە مەقاسیدی شەریعەیە ئەبێ بەڕاستی لە هەموو کۆمەلگایەکە پارێزراوە بێ ئەوسا بەختەوەرە بێ بەڵام ئەم کۆمەلگای من و تۆ کار لەسەرەوەکرێت کە ئەمانە بەڕاستی لە ناو بچن بپوکێننەوە بۆیە خۆشەویستان خوای تەبارەک وتەعالا وەک هەڕەشە لەوانەکە بەس پێیان خۆی بە فاحیشە بڵاو بێتەوە خوا لە دنیا و لە قیامەت سزانەدات جا قوڕ بەسەر ئەوانەی کەوا پشتیوانیانن لە مەسئولین و دەسڵاتدارەکان قەسەم بە عیزەت و جەلالی خوا ئەوەی حەز بە فاحیشە بکات ناو مسڵمانانە یەکەم جار لە خانەوادە و ماڵ منداڵی خۆیەوە دەست پێ دەکات چ جای ئەوەی بینای بۆ دروستکە چونکە ماڵ منداڵەکەی خۆی وێرانە بێت اینجا ئەو میلەتە ڕەشوڕ و فەقیر و ئەژارە خوا فەرمێت کاتێک بمانەوێت وڵاتێک وێران کەین کاتێک بمانەوێ وڵاتێک ژێر و ژوورکەین ئەوەیە بەڕاستی ئێمە ئەمرەکەین فەرمانی خۆمان دەرەکەین پێغەمبەریان بۆ ئەنێرین داعیان بۆ ئەنێرین بانگەوازیان بۆ ئەکەین تەبلیغیان ئەکەین ئاگادار بن زینا کارەساتە فاحیشە کارەساتە مەشروب خواردنەوە کارەساتە نەیکەن برەوی پێمەدەن تەرویجی پێمەدەن ئەم هەموو مامۆستا ئاینی هاوارەکە دەسەڵاتدارانی کوردی واز لە فاحیشە بێنن واز لە زینا بێنن تەرویجی پێمەدەن بینایان بۆ مەکەنەوە پشتیوانیان مەکەن ئەمە هەمووی تەبلیغە بەڵام ئەگەر گوێیان نەدا و ئیهمالیان کرد خوای تەبارەک وتەعالا لە یەک لەحزە خۆیان و جێژاچان وێرانەکات خوا فەرمێت وإذا أردنا أن نهلك قرية أمرنا مترفيها ففسقوا فيها فحق عليها القول فدمرناها تدميرا خوافنا تدمير كين تدمير جيان كين هروا ساعتان برا نخراو فرشي سوتان بودان آخريت خوا مفسد كاراني خوش ناوي گەنجێک لە شاری کاکەحمە و مەولانە و عارفان و خواناسانە بڵێ من حەزم لە کوڕ زیاترە تاکچ ئەمە و چ وڵاتێکە و چی لێ هاتووە گەنجێکی 17 ساڵ ئەوەی کەوا پەیوەندی بە ئێمەوە کرێ و تەلەفۆن ئەکرێ و ئەی بینی و ئەی خوێنیتەوە بەڕاستی و ئەی بیسی بەنووسین و بەبیستن بەڕاستی ئینسان عەقڵ لەدەستەدا لە تاو ئەم هەموو فەسادێکە لە وڵاتی من و تۆ تەرویجی پێ ئەدرێت ئەمە میلەتیش تاوانبارە کە بێدەنگ بووە چونکە بێدەنگ بوون نیشانەی ڕیزایەتە ئەبێ میلەت هەمووی بە یەک دەنگ هاوارکە چۆن داوای بوجە و نانی خۆت ئەەکەی داوای حەقی خۆت ئەەکەی لەسەر ئەوەیش کەوا ئەم شارە بەرەو فەسادی ئەڕوا و ئاوا بار ڕوونادی تیاکراوەتەوە بڕۆی دەسەر جادە بێ بڵێ دەسەڵات بەسە بەس دین و ئەخلاقمان ئەویشمان لێمەسێنە قوتتان زین نانتان بڕین ئەخلاق و دینەکەمان لێمەسێن بیکەن بە خاتری خوا خۆشەویستان پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت ئەی گرۆهی مهاجرین و کۆچەرەکان 5 بەڵا و مصیبەت هەیە 5 تاوان هەیە یاخوا پێی نەگەن پەناگرم بەخوا کە دوور بن لێنەوە پێغەمبەر ئەفەرمێ 1400 ساڵ لەمەوبەر فەرمێتی ئەی کۆمەڕی مهاجرین ئەی کۆچبەرەکان 5 بەڵا و مصیبەت هەیە 5 تاوان هەیە یاخوا پێی نەگەن پەناگرم بەخوا کە دوور بن لێنەوە پێغەمبەر ئەفەرمێ 1400
ئاگادار بن ئەو پێنج بەڵا زۆر مشیلەیە بەڕاستی لە هەر قەومێکا بێ و لە هەر گەلێکا بێ ئیتر نیشانەی تیاچوون و بەڵا ڕوویان تێکا و دابارێ بەسەریانە ئەسحاب فەرمیان یا ڕەسوول الله ئەو پێنجە چین پێغەمبەری خوا فەرمی یەکیان لم تظهر الفاحشة في قوم قط حتى يعلنوا بها إلا فشى فيهم الطاعون والأوجاع التي لم تكن مضت في أسلافهم الذين مضوا أم حديثة طبعا إمامي ابن ماجه كما الله محدثين روايات يعني كردوا سندق الصحيح عبد الله كري عمر فني بيغمبري خوا فني أي جروه مهاجرين أي كوتشر كان يكيك لو بلاني كوا بناغرم بخوا بينكن أو كوا فاحشة وزنا ترويج بزنا لهرجل قوم يكا بلاو نبوة إلا خواي تبارك وتعالى لناو هرجل قوم يكا فاحشة وزنا بلاو نبوة إعلان يعني بي نكردو بانقشان بو نكردو إلا خواي تبارك وتعالى توشي طاعوني كردون درد داري كردون سيخ داري كردون توشي كومل درد نارعتي كردون كلا أسلاف وبيشيني خوانا نبو خوشويستان أو تكروناي بو ناردوي جلدي بو ناردوي أنواع سرطاني بو ناردوي أنواع نخوشيني بو ناردوي نخوشيني وهي حتى الدكتور عالمي السيلة بدناك أعمتشية لا تقربوا الزنا إنه كان فاحشة وساء سبيلا أخوة فرميت نزيكي زنا نكونوا يعني بس نك زناك أخوي بكيد نزيكي شيء نكيتوا علماء فرمون نزيكي زناني يعني مقدمات الزنا وقس كردن وق نظر كردن وق جلو برجي خوتو خيزانو مالو من دالو كنا شرعي بيه كأوانا هموي وسيلة بو زنا كردن زورك مان براسي جلو برجي مالو ما شرعية تاوان بارا بين لسري خوا محاسب ما نكال سري أوهم خلقا براسي أوهم قنجك فريوي خواردو داما بوا قرب سر بوا نماني أو أخلاق برزة جواني باو باپیرانو إسلام جوانك ينهو مانا نما خوشويستان خوا فرم مقدمي زيناش نزيكي نكونوا چونك زينا آينده يخرابي هي وريابن دعاي كالك بأشدوش كينن بشماني داتا نادا چونك ولاتو إيران بيوكو أرزم كردن أو بينجي كوا مقاصدي شريعية براسي تياتشت كتياتو قالوا ملتي اشتياتشت بويا أحمد شوقي شعر جواني هي كافن إنما الأمم الأخلاق ما بقيت فإن هموا ذهبت أخلاقهم ذهبوا أمته قلان براسي بأخلاق وبالروشت ما ونتوا كالروشت أخلاق لنا أنا نما زينا وفاحشة خلافة لنا أنا بروي سن ظلم مستم لنا أنا بروي سن أخلاقي إسلامي نما لنا أنا دڵنیابە خۆیشیان نامێنێن وجودیان نامێنێ شعوریان نامێنێ هەیبەتیان نامێنێ غیرەتیان نامێنێت جا سەیرێکی حاڵی خۆمان بکەین کە بەڕاستی ئەم هەموو نەکبەتی و بەدبەختی و ناڕەحەتێکە بەسەرمانە هاتووە هۆکارەکەی ئەوەیەکەوە بەڕاستی زینا لە ناومانە ئیعلانی پێکراوە بانگەشەی بۆ ئەکرێ ئیعلامەکان تەلەڤیزۆنەکان دیعا بۆ منێشتێکی بۆ بیە کە ئافرەت بۆ یەکا بەجلووە گێڕ و قوتەوە بۆ سابوونێک بۆ تایتێک بۆ برنج ئافرەت دیعای بۆکە ئەمە بەس بۆ ئەوەی کەوا سرنجی گەنجان و خەڵک ڕاکێشێت خۆشەویستان ئەمە ئیعلانە بە فاحیشە و بە زینا و بە تاوان کەواتە هەمویان بەشدارن لە دەسەڵاتدارەوە لە ئیعلام و بانگەواز و رادیۆ تەلەڤیزیۆنەکانەوە لە جەریدە و لە هەموو گۆڤارەکانەوە کە بەڕاستی ئیعلانەکەن بۆ زینا مقدماتی زینا هەمووی خۆشەویستان إمام حضرت أبو بكر الصديق رضا ورحمته خواه لسر كبو خليفة مسلمان دعاء الرسول أكرم صلى الله عليه وسلم شو سر منبر فرمي يكيك لو تكاني وابو فرمي ولا تشع الفاحشة في قوم قط إلا عمهم الله بالبلاء فرمي أي قالك أي بيغمبري خواه صلى الله عليه وسلم أقادار فاحشة ناوتانا بلاو نبيتوا لا بيغمبر بيستوا فاحشة ناوهر قالك بلاو بيتوا ترويجي بيدرا وەک ئەمڕۆ لە هەموو عالەمی ئیسلامیە تەرویجی پێدە و باقی پێدێ و شوێنیان بۆ کرێتەوە بە کوردستانە کەی من و تۆی شەوا بەڕاستی خۆشەویستان ئەفەرمێت خوا هەموویان تووشی بەڵاو مصیبەتەدا هەموویان تووشی بەڵاو ئەکاو بە هیلاکیان نەبا حەزەتی زەینەب فەرمی یا ڕەسوول الله ئەفەنوهلیک الله
وفينا الصالحون أخواننا وما نباو كصالح إشبان تابع فرمي بلي إذا كثر الخبث كاتك كوابيسي وشبالي وزينا زور بيه وشويستان أمرو فاحشة وتاوان لمولاتات زور بو أو تخوتان بجوي خوتان بشاي خوتان ككنالك دي عايبو كاكاليت براسي لم شارع آواكري وفلانة مسؤول فلانة بربرس لبشتويتي تازة بتازة حكمة ياريم لجوي قاسن صالة خوتو خبري بطولة هندك ما داختو كقسم بخوا واشنية كقسم بعزة وجلال خوانية وزياتر بو كم ترنبوه بلام أأما خواي تبارك الله هشتك ليان قبول كات لمسألة فاحشة ترويج بفاحشة بزيناو بقتلو بظلم مستم خواليان قبول الله كا صبر تان به صبر فخوا فعال لما يريده كاتيان به موعيدان به قسم بخوا لهيج كاتك لقارون لفرعون لنمرود لم طاغوتان تركوا يقبيك وداشي دامكوتن آوا خوا لنا من نبات آوا خوا الزليلانكا سوق الرسوانكا بتايبت اواني كوا فاعشة كارنو بانقشوا فاعشة كانوا بشتيان اقرنو هاو كاريانا كان نقزينا قولترين تاوان لواطية لم شارع براسي لم شارع وباقي شارع كانت في كردستان ولاتان إسلامية سيركي خيريكا أخرتك قرارو بانشان بوكريو برداران بوكريو بنان بوكريو آزاد بكريو كخوا قومي لوطي ويران كرد لسر لواطة كردن نير بو نير مي بو مي خوا بنامان با جا خوشويستان وك حكمت دا صلاة دارية كمو دستاتي قصايبة دو تاوان بارا منو توي ملتيش واللي جني فتوى وزانايان لسر خالو لسر كومالش فتوى دركن لسر اوهمو بارو نادي وفاعشيش فتوى يقدركن بلن حكمتي اريمو سروكاتي هرم برلمانو درو دلسا اعمد شي خريك ملة دناوبن دايتر بسه خوا لهم ولاك مان خوش بيه لهم ولاك مان راضي بيه خوايا ولات مان زياتر ويران نكي خوايا زياترنا راحت مان نكي خوايا اوي فاعشة كارا اوي تاوان بارا اوي تريد بفاعشة ادا خوايا خوي وجيش وجاهي تروي لناوبري خوايا خوي وجيش جاهي جيرو جور كي خوايا سوق الرسوان كي خوايا لناوي انبري خوايا أمي اللي تزياتر توشي نارعتي وقيرانو بدبختي نكي خوايا بس دينك مان ماوا بس أخلاق جوانك إسلام مان ماوا زال مسلم كاران أنا اليمان سيرن خوايا فريامان كوا خوايا فريامان كوا خوايا دعاء كان مان لقبولك دسمان بولاي تو برستيتوا وعدي خوته وعدي تو راسه إنا انتقمنا من المجرمين فرموت انتقامي تن للمجرمان سين خوايا أو مجرماني كوا فاعش بلا كانوا خوايا ليان قبول لكي خوايا انتقامي سرعة تنديان يبسينا يا ربي خوايا أخلاقي ملة باريزاوكا كولتور زبان مان باريزاوكا خوايا لو زياتر رسوا مان نكي لو زياتر نابوت مان نكي لو زياتر غصب مان لي نقري پروردگارا دا صلاة دعاء مانيا اوي كوابر برسي امولاتيا دا صلاة داري امولاتيا خوايا يان هدايتي با يا جيرو جوري كخوايا وجيشو جاشي يا ربي خواه لتپاري نوا لخو مانو باوكو دايك مان خوش با لخو مانو باوكو دايك مان رازي با خواه هدايتي گنجان مان با خواه عقيبتي بيركان مان بخير بيرا خواه منالكان مان صالحكا خواه لم همو فيتنا ورشباي فيتنا مسيح والدجال وقاورو ادياني بطالة بارزاوانكا لم همو بد اخلاقي وخراب وفاعجة بارزاوانكا يا ربي خواه جان بإيمانو بمان شنا بإيمانو بمان بنا بإيمانو زندو مان كروا بسيو بكساسي وتسكي وتاركي ونارعتي وظلمتنا وقور مانا بيتا وپروردگارا لو كات غريبي ونارعتيا كبيغمبر مان بيشانا دن خواه بناسي نوا او بيغمبر ناس دارا صلى الله عليه وسلم كامان بوبكا شفاعت مان بوبكا دعاء مان بوبكا ببارة ومان بمان ناسي دو درمان نكا خواه لروج قيامت شا لسر پردي سيرات وكبر قرينوا لسر چي منكاني بايشكو مان كيتوا لجر عرشي خوتا عشر مان كي لجر علمي لا اله الا الله ومحمد الرسول عشر مان كي لقد صالحان وخوانا سانو بياو چاكانا لسر چي منكاني بايشتو عوسي كوسر لخدمت رسولي ناز داري اكرما خوايا كومان كيتوا خوايا كومان كيتوا خوايا لخدمت ناز داري خوتا بدستي ناز داري خوتا پروردگارا صلاة وسلام لسر بآوي كوسر مان بيتي خوايا لتونتي نقبت الدنيا وقيام الرزقار مان بيه يا ربي خوايا فري ام قالوا ملتكوا خوايا فري امهمو خلق الرشروت داماوكا كوا بهموش وازك ايانو الدين واخلاقه ايمان ما ننا وبرن پروردگارا
دەسەڵاتمان بەس دوعایە و چاوەڕێی هیممەت و لوتفی تۆین پەروەردگارە دێتە پارێنەوە دوعامان قبول کە پەروەردگارە بەهۆی تاوانی تاوان بارانەوە غەزەبی لە ئێمە مەگرە ئێمەی سووک و ڕسوا مەکە وڵاتمان تووشی قاتی و گرانی و ناڕەحەتی مەکە پەروەردگارە بارانی بەڕەحمەت بڕژێنەوە سەر خاک وڵات و نیشتیمانمانە هەرزانی فەرعیمان بۆ بێنە کاری و کاسبی خەرە وڵاتمانەوە کێشە و گرفتی و مەشاکیل هەموو لایەکمان حەلکەی خوای ئەوانەی داوا دوعای خەیریان لێکردوین ئەگەر نەخۆشیانەیە ئەگەر ناڕەحەتن یا ربی خوا شیفای عەجز و پەلایان بۆ بنێرە ئەگەر منداڵە نەخوا منداڵی ساڵان بەرێ منداڵی هەموو لایەکمان ساڵەکەی ئەوە یا ربی خوا کێشە و گرفتی هەیە ئەوەی قەرزدارە خوایە بۆ ئاسانکەی قەرزەکانی باتەوە کێشە و گرفتی هەموو لایەکمان چارەسەرکەی بە تایبەت ئەوانەی داوای دوعای خەیریان لێکردوین کێشە و مەشاکیلەن و زاڵم زوڵمی لێکردوون پەروەردگارە يا ربي خواهي جان دعاء كمان قبولك بخاطري جاه مقامي حضرة الرسول الأكرم صلى الله عليه وسلم آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين الحمد لله.